ئێمە هەمومان هاتوون لێرە بۆ دیفاعکردن لە چەفکە گوڵەکەی ئێمە هەمومان یەک دڵ و یەک مەبەزە مامە لاهور و مامە بابیا و ئەگەر بێت و ئەوان دڵی یەکتری بێشێنن ئێمە دڵمان نەیەشێن ئەگەر خەیانەتی بکەم مامە لاهور نایکا ئەگەر خەیانەتی بکەم مامە بابیا نایکا یەک دەم یەک ڕەنگ یەک دەبایی ناوڕێزی یەکێتیە بێ پارێزی هەر هەمومان خوێنمان داوە کاتی ئەمە خوێنمان داوە خۆمان شۆڕشمان گەورە کردووە بۆ پارە و پوڵ نەمان کردووە کاتان لێکەم ئارامی بپارێزن ئێمە خوێنی شەهیدانین ئەبێ ببین بە هەوێنێک بۆ بەینی یەکێتی و ناو یەکێتی و چەپکە گوڵەکەی مامە لاهور لێرەوە پێدەڵێم شەهیدەکانمان با ئێمە دوژمن بەزیێن بین دوژمن دەزیێن بین نەک دوژمن دانیشێت بۆ هەردووکیان بژی کاک لاهورەوە قبوڵ ناکە تاکڕەویمان ناوێت هەموومان لاهورین هەر هەموومان لا شكرا رحمة الله لا شو بس بقى سجاري كده وبدأ Kaka can danci spasana.
ما بس توصيل ليش تولي